بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سلام ورحمة خواهی پروردگارتان لێبێت لەوانەی 22هەمی زانستی قورئانی پیرۆز بە خزمەتتان دەگەینەوە کە لەو وانەیەشدا دەمانەوێت هەر باس لە قۆناغی مەکی و مەدەنی وهروها چۆن بتوانین ئاەتە مەکیەکان و مەدەنیەکان بزانین. بەڕێزان لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دیارە کە قورئان دادەبەزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەوانەی کە قورئانیان لە پێغەمبەر وەردەگرت بەبێ ئەوەی کەس پێیان بڵێ دەیانزانی قورئانەکە ئاەتەکە لەکوێ هاتۆتە خوارێ و لە چ قۆناغێکدا هاتۆتە خوارێ. بۆیە هیچ کامێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردەمی پێغەمبەری خوادا گرنگیان بەوە نەدەدا بڵێن ئەو ئاەتە مەکیە یا مەدەنیە، چونکە شتێکی زانراو بوو هەموو سەحابەکان ئەوەیان دەزانی. بەڵام دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناویاندا ئیبن مەسعود عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێت والله الذي لا إله غيره، دەفەرمێت سوێن بەو خوایە کە هیچ کەسێک نییە شایانی بەندایەتی کردن بێت جگە لە ئەو ما نزلت سورة من كتاب الله إلا وأنا أعلم أين نزلت. دەفەرمێت هیچ ئاەتێک نییە هات بێتە خوارێ لە قورئانی پیرۆز حتما دەزانم لەکوێ هاتۆتە خوارێ، ولا نزلت آية من كتاب الله إلا وأنا أعلم فيما نزلت. وهر آياتێکیش هات بێتە خوارێ دەزانم لەسەرچێ هاتۆتە خوارێ و بە کام ڕووداوە و بۆ کام ڕووداوە هاتۆتە خوارێ. بۆ ئێمەی ئیماندار باسمان کرد زانینی ئاەتە مەکیەکان و مەدەنیەکان بێگومان زۆر پێویستن کە قۆناغی مەکی کە قورئانی تێدا هاتۆتە خوارێ 13 ساڵە. طبعا لەو 13 ساڵەی 3 ساڵیان داوای نهێنی و سڕی بوون کە ئەگەر بۆمان بکرێ بە تایبەتی ئەوانەی تەفسیر و لێکدانەوەی قورئان دەکەن زەڕوورە ئەوەش بزانن لە قۆناغی داوای سڕیدا ئاەتەکە هاتۆتە خوارێ یان لە 10 ساڵی دواتردا کە داوای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککە بوو، داوایەکی بێشەڕ و بێ ڕوبەڕووبوونەوە بوو، قۆناغی سەورگرتن و ئارامگرتن بوو، قۆناغی جیهادکردن بوو بە زمان و بە نەفس. وە لەم قۆناغەشدا ئەگەر بزاندرێ کام ئاەتانەی تێدا هاتوونەتە خوارێ یارمەتی دەرێکی زۆر باشن بۆ بەکارهێنانی ئاەتەکان لە شوێنی خۆیان. و 10 ساڵیش تقریبەن شتێک کەمتر قورئان لە مەدینەدا هاتۆتە خوارێ. ئاەتە مەکیەکان جارێکەش باسمان کردووە بەو ئاەتانە دەگوترێت کە پێش کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتوونەتە خوارێ. هەر ئاەتێک پێش کۆچی پێغەمبەری خوا لە مەککەوە بۆ مەدینە هات بێتە خوارێ، تەنانەت ئەو ئاەتانەش لە حەجی ماڵ ئاواییدا هاتوونەتە خوارێ، ئەوانەشی لە فەتحی مەککەی هاتوونەتە خوارێ کە وەکو شوێن لە ناو مەککەیدا هاتوونەتە خوارێ، بەڵام وەکو زەمەن و کات کەوتونەتە دوای هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی بە مەدینەیی حیسابن، بە ئاەتی مەدەنی حیسابن، هەرچەندە لە ناو حرەمی مەککەیە لە ناو مەککەیە لە ناو عەرەفەیدا هاتوونەتە خوارێ. بۆیە ئاەتە مەکیەکان ئەو ئاەتانن کە پێش هیجرەت 13 ساڵی سەرەتای پێغەمبەرەتی بۆ محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هاتوونەتە خوارێ. ئاەتە مەدەنیەکان ئەو ئاەتانەنە کە 10 ساڵی کۆتایی پێغەمبەرەتی 10 ساڵی دوای هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پێغەمبەر هاتوونەتە خوارێ. ژمارەی ئاەتە مەکیەکان باسمان کردووە 86 ئاەتە و ئاەتە مەدەنیەکان 86 سوورەت طبعا لە مەککەی هاتۆتە خوارێ پێیان دەوترێ مەکی، 28 سوورەت پێیان دەوترێ مەدەنی، کە دیارە لە ناو سوورەتە مەکی و مەدەنیەکاندا هەندێک جار ئاەت هەن سوورەتەکە نووسراوە مەکی بەڵام هەندێک ئاەتی تێدانە لە مەدینەی هاتوونەتە خوارێ، هەندێک سوورەت هەن مەدەنین بەڵام هەندێک ئاەتی لەوانەیە لە مەککەی هاتبنەتە خوارێ. لە دیاریکردنی مەکی و مەدەنیدا حساب بۆ زۆری نەکراوە
ژمارەی کام ئاەتانە زۆرتر بن ئەوانەی لە مەکەی هاتوونەتە خوارێ سوورەتەکەیان ناوە مەکی و ئەوەی کە لە مەدینەی ژمارەی ئاەتەکانی زۆرتر هاتبنە خوارێ ناویان ناوە مەدەنی کەواتە مەکیەکان سوورەتە مەکیەکان 86 سوورەتن لەگەڵ بوونی هێندە خلاف لە بینی عولەمادا و 28 سوورەتیشیان لە مەدینەی هاتوونەتە خوارێ. چۆن ئاەتە مەکی و مەدەنیەکان بناسین نیشانەکانی ناسینی ئاەتی مەکی و مەدەنی چین؟ کۆمەڵێک نیشانەمان هەن کۆمەڵێک علامەتمان هەن هەرچەندە موسحەفەکانی ئێستا لەسەریان نووسراوە بەڵام بەبێ نووسینیش هەندێک نیشانە هەنە عولەما بەوەی ئاەتە مەکی و مەدەنیەکان لێک جیا دەکەنەوە دەفەرمون هەر سوورەتێک سوجدەی تێدا بێ سەجدەی تێدا بێ ئەو ئاەتانەی سزدەیان تێدانە سوورەتی مەکین یەک لە نیشانەکان. نیشانەی دووهەم هەر سوورەتێک کەلای تێدا بەکار هاتبێ کەلا کە چەند جارێک تەبەن 33 جار یان لە قورئاندا بەکار هاتووە. ئەوە دوو نیشانەی دووهەم. نیشانەی سێهەم هەر سوورەتێک دەفەرمون یا بەنی ئادەمەی تێدا بێ یا بەنی ئادەمە بە مەکی حیسابە. نیشانەی چوارەم هەر سوورەتێک یا ئەیوهە الناسی بەتەنێ تێدا بێت یا ئەیوهە الەذینەی تێدا نەبن بەس یا ئەیوهە الناسی تێدا بن یا ئەیوهە الەذینە ئامەنووی تێدا نەبن ئەوانە بە مەکی حیسابن. دەنا سوورەتی نیسا بە نمونە بە یا ئەیوهە الناس دەست پێ دەکات بەڵام یا ئەیوهە الەذینە ئامەنووشی تێدان بۆیە مەدەنیە هەر سوورەتێک یا ئەیوهە الناسی تێدا بن یا ئەیوهە الەذینە ئامەنووی تێدا نەبن بەتەنێ. پێنجەم نیشانە دەفەرمون هەر سوورەتێک قیسە و بەسەرهاتی ئومەتانی پێشووی تێدا بوو بە زۆرینە سوورەتەکان مەکین. نیشانەی شەشەم هەر سوورەتێک بەسەرهاتی ئادەم و ئیبلیسی تێدا بێت دروستکردنی ئادەم سوزدەبردننی ئادەمی تێدا بێت جگە لە سوورەتی بەقەرە کە بەسەرهاتی ئادەم و ئیبلیسیشی تێدا بەڵام سوورەتەکە مەدەنیە هەرچەندە دەشکرێت ئەو مجموعە ئاەتانەی کە باسی ئادەم و ئەوەی دەکەن مەکی بن بەڵام بەهەرحاڵ بە مەدەنی حیسابە جگە لە سوورەتی بەقەرە عولەما دەفەرمون هەر سوورەتێک قیسە و بەسەرهاتی ئیبلیس لەگەڵ ئادەمی تێدا بێ مەکیە. نیشانەیەکی دیکە هەر سوورەتێک بە پیتە مقەتەعەکان دەستی پێکردبێ جگە لە ئەویش سوورەتی بەقەرە نا ئالی عیمران نا ئەو دوو سوورەتانە بە ئالیف لام میم دەستیان پێکرد بەڵام بەدەنین غەیری ئەوانە سوورەتەکانی دیکە ئەوەی بە پیتە مقەتەعەکان دەستیان پێکردووە زۆرینەی عولەما ڕەئیان وایە کە لە مەکەی هاتوونەتە خوارێ ئەوانە پێوەرەکانی زانینی سوورەتە مەکیەکانن. ئەی مەدەنیەکان چۆن بناسین؟ نیشانەی سوورەتە مەدەنیەکان یەکەمیان هەر ئاەتێک بە درێژی باسی ئەحکام و حەڵاڵ و حەرامی تێدا بێ بەڵگەیە لەسەرەوەی کە سوورەتەکە لە مەدینە هاتووتە خوارێ چونکە لە مەدینەی دەوڵەتی ئیسلامی هەبوو لە مەدینەی موسڵمانان زۆرتر مکەلەف بوون بە جێبەجێکردنی ئەحکام لە مەکەی زۆرتر قۆناغی چەسپاندنی عەقیدە بوو. دووهەم نیشانە دەفەرمون هەر سوورەتێک باسی ئەهلی کتابی تێدا بێت گفتوگۆی تێدا بێت لەگەڵ ئەهلی کتاب سوورەتەکە مەدەنیە چونکە لە مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و مسلمانان مامەڵەیان لەگەڵ جوولەکە و نەسڕانیەکان کردووە. نیشانەی سێهەم هەر سوورەتێک باسی منافقەکانی تێدا بێ کە دیارە لە مەکەی منافق یان نەبووە یا هێندە کەم بوو نەبووتە حاڵەت و دیاردە بۆیە هەر سوورەتێک باسی منافقەکان بکات و نیشانەی منافقینی تێدا بێ لە مەدینەی هاتوونەتە خوارێ جگە لە عولەما دەفەرمون سوورەتی عنکەبوت هێندێک باسی منافقانی تێدایە مەکیشە بەڵام ئەویش دەکرێت ئەو چەند ئاەتانەی باسی منافقانن لە مەکەی نەهاتبنە خوارێ لە مەدینەی هاتبنەتە خوارێ. و نیشانەی چوارەم بۆ ناسینی سوورەتە مەدەنیەکان ئەوەیە کە هەر سوورەتێک باسی جیهاد و قیتالی تێدا بێت وەکو ئەنفال و تەوبە و یا ئەحکامی شەڕکردنی تێدا بن ئەوانە لە مەدینەی هاتوونەتە خوارێ چونکە لە قۆناغی مەکە موسڵمانان فەرمانی شەڕکردنیان
و مۆڵەتی شەڕکردنیشیان پێ نەدرابوو لە قۆناغی مەکیدا خوای گەورە زۆرتر باسی سەبرگرتن و ئارامگرتن و داوەکردن و بانگەوازیکردن دەکات. سوودەکانی زانینی مەکی و مەدەنی بۆ ئێمە چین؟ بێگومان لە ناسین و لە زانینی ئەوەی کام ئاەتە لە مەکەی هاتووتە خوارێ کام ئاەتە لە مەدینەی هاتووتە خوارێ زۆر 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 سوودی هەیە بۆ کەسێک تەفسیری ئاەتەکانی خوای گەورە دەکات، بۆ کەسێک داوای پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه وسلم، بۆ کەسێک دەیەوێت قۆناغبەندی و پلەبەندی لە گەیاندنی شریعەت و دینەکەیدا هەبێت، زانینی و ناسینی ئاەتە مەکیەکان و مەدەنیەکان زۆر زۆر پێویستن. یەکەم سوود کە ئێمە لە زانینی ئاەتەکە مەکیە یا مەدەنیە دەیبینین ئەوەیە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ تەفسیرکردن و ڕاوەکردن و واتاکردنی ئاەتەکان. بۆیە ئەو کەسەی ڕاوەی ئاەتەکانی قورئان دەکات ناکرێت نەزانێت کام ئاەتانە مەکین و کامیان مەدەنین. ئەوە یەک. سوودی دووهەم بە هۆی ئەوەی کە دەزانین کامە مەکیە و کامە مەدەنیە، ئەگەر ئاەتێکی مەنسوخ ئیش پێ نەکرا و لەناو قورئاندا هەبێت ئاسان دەزانین عادەتەن ئەو ئاەتانەی لە مەکەی هاتوونەتە خوارێ بە ئاەتە مەدەنیەکان ئەگەر نەسخ بووبنەوە نەسخ دەبنەوە. بۆیە دوو حکم جاری وا هەیە لە دوو ئاەتی قورئان لە دوو سوورەتی قورئاندا باز دەکرێن، هەردوو حکمەکان بەڕواڵەت لەوانەیە پێچەوانەی یەکتری بن، عەکسی یەکتری بن، بەڵام کاتێک زەمەنی هاتنە خوارەوەی ئاەتەکان دەزانی، بە زانینی زەمەنەکەی بەنمونە دەزانی ئاەتێکیان مەکیە دەگونجێت نەسخ بوو بێتەوە، ئاەتەکە مەدەنیەکە ئیشی پێ دەکرێت، یان لای کەمی دەزانین کە ئەو ئاەتەی کە لە مەکەی هاتۆتە خوارێ بۆ قۆناغی سەرەتاییە، بۆ قۆناغێکە تازە کەسەکە موسڵمان دەبێت یا دێتە ناو بازنەی دینداریەوە، ئەوەکەی دیکە بۆ قۆناغێکی دیکەیە. بۆیە بۆ زانینی ناسیخ و مەنسوخیش ئەو ئاەتانە ئیشیان پێ دەکرێت و ئەوانە ئیشیان پێ دەکرێت پێ ناکرێت زانینی مەکی و مەدەنی زەڕوورە. سوودێکی دیکە لەوە دەیبینین لە شێوازی داوەکردن و بانگەوازیکردن بۆ لای خوای پەروەردیگار یارمەتیمان دەدەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکەی لە قۆناغی داوەکردن، لە قۆناغی چەسپاندنی عەقیدە، لە قۆناغی بەهێزکردنی ئیمان، لە قۆناغی مقاومە دروستکردن بۆ ئیمانداران بۆی شاڵاوی ئەو بێباوەڕی و زەخت و زۆریەی بگرن کە لە سەریانە. بۆیە کاتێک کە دەزانی کام ئاەتانە مەکین ئەگەر داوای کەسێکت کرد و سەرەتا بوو دەی ئاەتە مەکیەکانی بەسەردا دەخوێنیەوە، بە قۆناغ ئاەتەکانی قۆناغی مەکی داوای دەکەی و پەروەردەی دەکەی، بۆیە کەسێکی ساغ و باش و پاکت بۆ دروست دەبێت. بەڵام کەسێک ئێستا بەنمونە دەرونی پاک نەبۆتەوە بێ ئاەتی قیتالی فێرکەی، کەسێک ئێستا عەقیدە و ئیمانی دانەمەزراوە بەڵام تۆ بێی باسی عەرەق و قوماری بۆ بکەی، بێگومان سەرکەوتوو نابی، بێگومان بە هەڵەدا لەچی لە داوەدا. بۆیە بۆ قۆناغبەندی داوە و بانگەوازیت پێویستە بزانی کام ئاەتانە مەکین و کامیان مەدەنین. و خاڵێکی دیکە بەهۆی زانینی مەکی و مەدەنیەکان لە ژیان و سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاکتر حاڵی دەبین. و قازانجێکی دیکە ئەوەیە کە دەزانین ئەو حکومە کە زەمەنی هاتنە خوارەوەی ئاەتەکەمان زانی، دەزانین حکومەکەش چ کاتێک لەناو موسڵماناندا واجب بووە و موسڵمانان لە چ قۆناغێکدا و چۆن جێبەجێیان کردووە. و هەروەها سوودێکی دیکە بریتیە لە تەدەڕوج و پلەبەندی لە گەیاندنی دین و دینداریدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمومان دەزانین ئەو کەسانەی کە تازە موسڵمان دەبوون دەهات ئیمانی لە دڵدا دەسەسپاندن، عەقیدەی ساغ دەکردنەوە، لە شیرک دەیپاراستن، تەزکیەی دڵی دەکردن، دەهات ئیمانی کەسەکانی دڵی کەسەکانی دەبەستەوە بەخوا، دەهات دڵی کەسەکانی دەبەستەوە بە قیامەت، دەهات خۆشەویستی دین و دینداری لە ناخی کەسەکاندا دەچەسپاند، دەهات بە خۆشەویستی خوا و بەهەشت موسڵمانانی وارێ دەکرد سور بن لەسەر ئیمانەکەیان، بە سزا و عەذابی جەهەنەم وای لە کەسەکە دەکرد کەسەکە گوناه نەکات و بەرەو بێ باوەڕی نەچێتەوە. بۆیە تەدەڕوج و پلەبەندیش فێر دەبین بەهۆی زانینی ئاەتە مەکی و ئاەتە مەدەنیەکان.
بۆیە ئەوانە کۆمەڵێک معلوماتن کە بەبێ گومانی طبعاً ئێمە پێویستیمان بە دوو شت هەیە بیزانین جگە لەوەی کە مەکیەکان مەدەنیەکان کامانن تەرتیب و ڕیزبەندی لە بینی سوورەتەکاندا طبعاً لە قورئاندا دیارە ئەوە یەکێکە لە واجباتەکانتان سەیری موسحەفەکان کەن پێویستە ئەوەتان لەبەر بێ سوورەتی یەکەم بە نمونە فاتحایە لە ڕووی ڕیزبەندی ناو قورئان نەک لە ڕووی هاتنە خوارەوە کە گوتمان ئەو ڕیزبەندیە پێغەمبەر کردووەتی صلی الله عليه وسلم جیبریل بۆ پێغەمبەری کردووە و خوای گەورەش فەرمانی بە جیبریل کردووە و سەحابەکانیش هاتوون بە پێی خوێندنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فاتحان کردووەتە سوورەتی یەکەم بەقەرەیان کردووە بە دووەم ئالی عیمران سێهەم نیسا مائدة الأنعام الأعراف أنفال التوبة يونس هود يوسف إلى آخره پێویستە ڕیزبەندی سوورەتەکان بزانین ئەوە لەسەر موسحەفەکان تەماشایکەن ڕیزبەندیەکی دیکە هەیە کە زەڕوورە بیزانین بریتە لە ڕیزبەندی هاتنە خوارەوەی سوورەتەکان کە ئەویش ڕیزبەندیەکیمان هەیە طبعاً هەر 114 سوورەتەکە بە حەدیثی صحیح و بە قەولی صحیحی سەحابە طبعاً ڕیزبەندیان بۆ کراوە کە ڕیزبەندیەکە بنووسین ئینشاءالله لەگەڵ ڤیدیۆکە دادەنێین سەیریکەن کە یەکەم سوورەت بەڵام لە ڕیزبەندی هاتنە خوارەوەدا حسابی یەکەم ئايات کراوە لە هەر سوورەتەی مەجموعە ئايات یەکەم کەی هاتە بنە خوارێ ئەوە بەوەی پێشەوە دانراوە بن نمونە سوورەتی علق لە ڕووی هاتنە خوارەوە یەکەمە بەڵام لە ڕووی ڕیزبەندی ناو قورئانی 100 و ئەوەندەیە سوورەتی بە نمونە مزەممیل یا مدەثیر لە ڕووی هاتنە خوارەوە ڕیزبەندیەکەیان دووهەمە بەڵام لە جزمی 29 دانا جا ئێمە دوو ڕیزبەندیمان پێویستن ڕیزبەندی یەکەم ئەوەی کە لە قورئاندا هەیە پێدابێ فاتحة البقرة آل عمران النساء المائدة الأنعام الأعراف تا آخری هەموو سوورەتەکان بتوانین بە دوای یەکدا بژمێرین ڕیزبەندی دووهەم بە پێی هاتنە خوارەوەی سوورەتەکان کام سوورەتە بە دوای کام سوورەتیاندا هاتوتە خوارێ ئەوانەش وەکو باسم کرد طبعاً ڕیزبەندیەکە 100% نییە حسابی سەرەتای سوورەتەکان کراوە دەگونجێت لە ناو سوورەتەکەیدا مەجموعەیەک ئايات هەبن دواتر هاتە بنەتە خوارێ بەڵام بە پێی سەرەتای سوورەتەکان ڕیزبەندیەکمان هەیە کە ئەو ڕیزبەندیەی بنووسین لەگەڵ ڤیدیۆکە تەماشایکەن و بۆ ئیمتیحاناتیش داخلە دەبێت ئاگاتان لێی بێ کە بە تایبەتی ئەوەیان بۆ تەفسیرکردن و ماناکردن و تێگەیشتن لە کڕۆک و ناوەڕۆکی قورئان و بۆ هەنگاونان بە ژیانێکی قورئانیانە و قورئان ویستانە و فەهمێکی دەقیقی ئاياتەکانی قورئان زۆر پێویستمان پێیەتی کە بەداخەوە زۆرمان وەلەوانەی کە تەفسیریان نووسیوە یا تەفسیری قورئان دەکەن یا ئايات دەخوێنەوە لێی بێ ئاگان بەداخەوە کە ئەسڵ ئەوەی وانە بێت صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين